ڕۆژەیەکی شڵاتی ساڵی 2004 کە یەکەم ڕۆژی جەژنی قوربان بوو لە ڕووداوێکی چاوەڕوان نەکراو لە شاری هەولێر دوو تەقینەوە لە یەک کاتدا لە بارگەکانی پارتی وێکێتی کە لەقی دووی پارتی و مەڵبەندی سێ یەکێتی بوون لە شاری هەولێر کران ئامانج. ئەم ڕووداوە چەندین کەسی کوردە قوربانی زۆری ژمارەی شەهید و بریندارەکانی ژوای کرد لە دەسەڵاتی باشووری کوردستان کە بزانێت لەلایەن تێرۆریستانەوە بە چ ڕادەیەکی باڵا دەکرێتە ئامانج و بە ئامانج کراوە. ئەوانەی کامکردەوەیان ئەنجامدا بوو بۆ بارگای پارتی وێکێتی خۆیان خەزاند بۆ نێو ئەو کەسانی کە بۆ جەژنە پیرۆزە لایەنگر و هەروەها سەرکردە و بەرپرسیان دوو پارتە بوون هاتبوونە لقی دوو هەروەها مەڵبەندی سێ. تێرۆریستەکان لە ڕیزی خەڵکدا لە کاتی تەوقەکردن و جەژنە پیرۆزەدا خۆیان تەقاندەوە. ئەمە شوای کرد کە بەهۆی ئەم ڕووداوە 101 کەس شەهید بن هەروەها 246 کەسیش بریندار بن. ڕووداوەکە بۆ خەڵکی باشووری کوردستان گەورە و ماتەمهێن و ناخۆش بوو. بەڵام لە دوای ئەم ڕووداوە حکوومەتی هەرێمی کوردستان و دەسەڵاتی سیاسی لە باشووری کوردستان بەهۆی ئەوەی کە تووشی شۆکێکی گەورە بوو بڕیاریدا کە بە جۆرێکی دیکە مامەڵە لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆردا بکات. هەروەها ئەم ڕووداوە بۆ دەستپێکی ڕوبەڕووبوونەوەی تیرۆر لە هەرێمی کوردستان و داڕشتنی استراتیژێکی نوێ لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆردا، ئەویش لە ڕێگەی دامەزراندنی دامەزراوەی دژە تیرۆر، هەروەها دروستبوونی ئەو دامەزراوە منیانە کە تاوەکو ڕادەیەکی زۆر توانیان هەرێمی کوردستان لە مەترسیەکانی تیرۆر بپارێزن. چونکە لە ماوەی ئەم ساڵانەدا چەندین جار باشووری کوردستان ڕوبەڕووی هەڕەشەی تێرۆریستان بۆتەوە. دەستگامنیەکان توانیوانە چەندین تەقینەوە هەروەها چەندین ڕوودا و ڕێگری لە ڕووداو بکەن کە تێرۆریستان ویستیوان لە شارە گەورەکاندا بەتایبەت لە شوێنە قەرەباڵغەکاندا تەقینەوە و کردەی تیرۆریستی ئەنجام بدەن. ئیدی باشووری کوردستان هەمیشە ئامانج بۆ لەلایەن تیرۆریستانەوە، چ لەلایەن ڕێکخراوی داعش چ لەلایەن ئەو ڕێکخراوانەی کە لە پێش داعشەوە هاتوون و باشووری کوردستانیان وەکو ئامانجێکی خۆیان سیر کردو بۆی کە چالاکیەکانی تێدا ئەنجام بدەن.